لەگەڵ هاتنی نەخۆشی کۆڕۆنادا جۆرە سەمایەکی نامۆ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاو بووەوە، سەمایەک کە هەموو سۆشیال میدیای گرتەوە و میلیۆنان بینەری هەبوو. سەمای تابوت بە یەکێک لە نامۆترین پرسە و بە خاکسپاردن دادەندرێت. سەمایەکە کە لەلایەن ژمارەیەک پیاوەنجان دەدرێت کە تابوتێک بەسەر شانیەوەنەوەیە، بۆ چەند ڕۆژێک سەما دەکەن و دیمەنێک هەرگیز لەگەڵ پرسە و بە خاکسپاردندا ناگوزێت. دەبوایە بە خاکسپاردنەکە بە دڵدەنجی و شیوەنکردن گزارش بکرایە، بەڵام دەبێت چیرۆکی ئەم سەماکردنە چی بێت؟ سەرەتای دەرکەوتنی ئەم ڕێوڕسمە ئاینە دەگەڕێتەوە بۆ کەمەنەتەوەیەکی ئەفریقی لە وڵاتی غانا کە لە نێوان هەردوو سەدەی 15 و 18 زاینیدا لە وڵاتی ئەثیوبیا و بۆ وڵاتی غانا کۆچیان کردووە. بەڵام مێژونووسان دەڵێن هێندە کۆن نییە، بۆ ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو دەگەڕێتەوە. ڕێوڕسمەکەش پێشتر تەنیا تابێت بوو بە سەرۆک خەشەکان و فەرماندە سەربازیەکان. ئەو تیمە سەماکەرەش کە بۆ چەند ڕۆژێک مەراسیمە ئاینەکە بەڕێوە دەبن، پێیان وایە سەماکانیان مردووەکە و کە سوکارەکەی دڵخۆش دەکەن و لە خەمی لە دەزانی ئازیزەکان کەم دەکەنەوە. ڕێوڕسمەکەش بەرامبەر بڕێک پارە دەکرێت کە سوکاری مردووەکە بە تیمی سەماکەرەکە دەدەن. ئەوەی جێی سەرنجە ئەوەیە خەڵکی غانا پێیان وایە دەبێت شێوەی دروستکردنی تابوتەکە گزارش لە پیشەی مردووەکە بکات. بۆ نمونە ئەگەر مردووەکە فڕۆکەوان بێت ئەوە تابوتەکە دەبێت لەسەر شێوەی فڕۆکە بێت، یان ئەگەر پیشەی مردووەکە دەریاوانیان ڕاوچی بێت دەبێت شێوەی تابوتەکە وەک ماسی وابێت. ئەمەش لە پێناو ئەوەی گیانی مردووەکە بەردەوام بێت لە چاڵەچەکانی تا ئەو کاتێ جارێکی تر زیندوو دەکرێتەوە.